إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إمان داراني خوشويست، أمرو باس ياسايكي تر ياسا قرآن كان كينك ياساي شانزيم أفرمي إن خير من استأجرت القوي الأمين. واتا باشترين كسيك بيجري كاري خوتي بسبيري، باشترين كسيك بكري بيجري وكاري خوتي بسبيري أويك بهيز به ودستباك به، أويك بهيز به ودستباك به. دارا أملا أو بسر هاتوا كاتي بيغمر موسى صلاة والسلام إخوائي لبير دسي فرعون راءكات أتشيبو مدين لبي أتشتا شوينك بيري كتايا وخلق آوي آجلكاني أدا لبي أبيني دوكش وستاون رانيان بيه أوانيش لزوه وستاون بلام خلقي أو ديا يا خلقي أو ناوتشي هميان بياون أمانيش زعيفة وكتشن نايلن آوي مرة كانيان بدن هر دوایان خست دوای ئەوە کە ئیشی خۆشیانیان تەواو کرد، جابانی بیرەکەشیاندا شتێکی قورسیان خستە سەر بیرەکە و بانیاندا. پێغەمبەر موسا ئەمە بینێت زۆری پێ ناخۆشە، بۆیە هەڵەسێت بانی بیرەکە ئەداتە لاو ئاویان بۆ هەڵەکێشێ و مەڕەکانیان ئاوەدا و ئەوانیشان ڕۆنەوە بۆ ماڵەوە. لوکچەکە چنەوە ماڵ حکایەتەکە بۆ باوکیان باسەکەن کە هەندێک لە زانایان ئەڵێن باوکیان پێغەمبەر شوعەیب بووە، بەڵام والله أعلم لا أصح بيغمر شعيب نبوة بياوكي صالح بوا باوكك حكايتك أبي سيك لك شكان أنت دواي بيغمر موسى كشكش كدي زور بشر مودي وبيغمر موسى عليه باوكم ميوان داريتك حزك أجري أو بياوتي يد بدأ توكر بران برمان أيش بي عليه من لپیشی تو الروم چونکە خۆتان نەزانن ئافرەت کاتێ لە پێشەوە بڕا و بابا لە کەلپەلەکەی جسمی دیارە، ئەمیش ئەوەندە ئەمین و ڕێک و پێک ئەبێ پێ ئەڵێ من لە پێشەوە ئەڕۆم تۆ بەس ئیشارەتم بۆ بکە بۆ کوێ بچم تا بگەمە ماڵتان. پێشی ژنەکە کچەکە ئەکەوێ و ئەڕاتە ماڵیان و حکایەتی خۆی بۆ ئەو پیاوە باسەکا و ئەو پیاوەش ئەمانی پێدا وەڵێ الحەمدولله لەم شوێنە دەستی فرعون ناگاتە ئەم شوێنەوە مەترسە و یەکێ لە کچەکان ئەڵێن باوە یا ئەبەتی استأجره إن خير من استأجرت القوي الأمين. باوە بەکرێ بیگرە بە ئەم ئیشمان بۆ بکە، تۆ پیر بوویتە و ئێمەش کەسی ترمان نییە و توانای ئەم ئیشەیە هەبێ و بۆ ئافرەت ئەم ئیشە بۆ ئافرەت ناشێ قورسە. باشترین کەسێ کە بیگری بەکرێ ئەو کەسەیە کە هەم بەهێز بێ، چونکە ئەم پیاوە زۆر بەهێز بوو، و هەم ئەمینیش بێ و دەستپاک بێ. موساش زۆر کەسێکی دەستپاکە و بە چاوی خۆی ئەم دەستپاکیانە بینی. ئەویش عەرزی هینێکە کاتە سەر پێغەمبەر موسا معاملەیەک پێ ئەڵێ بۆ نایی لە لای من شوانی بکەی، ئیدارەی ماڵەکەم بکەی، مەڕ و ماڵاتەکەم بکەی، بەمەرجێک یەکێ لە کچەکانمت لێمارە ئەەکەم، تۆیش 8 ساڵ تا 10 ساڵ
ئەگەر هەشتت ئەنجامدا چاکە و ئەگەر کردت بەدەش ئەوە چاکتر. پێغەمبەر موساش ڕازی ئەبێ و 10 ساڵەکەی بۆ ئەباتە سەر. لێرە قاعیدەکە مەبەستمان ئێمە قاعیدەکەی و قیسە و چیرۆکەکە لە شوێنی خۆیان باسەکرێ، بەڵام مەبەستمان ئەوەیە کە هەر کارێک کە ئینسان بێوێ سەرکەوتوو بێتیایە بیداتە دەست کەسانێک کەوا دوو سیفەتیان تیا بێت، دوو سیفەتی زۆر گرنگ لەو کەسانەیە هەبێ کە تۆ کاریان پێ ئەسپێڕی، یەک بەهێز بن، دووش ئەمین و دەستپاک بن. ئەمە زۆر ضرورە. هەموو حکوومەتێک، هەموو خاوەنکارێک ئەگەر بێوێ کارەکەی سەرکەوتوو بێ ئەبێ بیا بەدەست کەسانێکەوە ئەو دوو سیفەتیان تیا بێ، ئەو دوو سیفەتیان تیا بێ، سیفەتی قووەت و هێز، سیفەتی ئەمانەت. لە قورئانە لە چەند شوێنێکی ترە خوای تەعالا جەخت لەسەر گرنگی ئەم دوو سیفەتە ئەکاتەوە. بۆ نمونە لە سوورەتی تەکویرە لە ئاەتی 19 تا 21 خوای تەعالا باسی ئەو مەلائیکەیە ئەکات کە پەیامی خوا ئەگەیەنێتە پێغەمبەرەکان کە جبریل عەلەیه السلام ئەفەرمێ إنه لقول رسول كريم ذي قوة عند ذي العرش مكين مطاع ثم أمين. يعني أو ملائكيك بيامي خوا أجينت بيغمران دو صفتي زور جرينجي تيا صفتي هيز ذي قوة وصفتي أمانتش مطاع ثم أمين. هروها پێغەمبەر سولەیمان عەلەیه السلام کاتێک کە پاشایە و حکایەتەکەی لە قورئانە باس کراوە لە سوورەتی نەملە، کاتی ئەیەوێ عەرشەکەی بەلقیس بێنێ پێشەوەی بەلقیس تەسلیم ببێ و بێت بۆ لای عەرشەکەی بگەێنێتە لای خۆی پێش ئەوەی خۆی بگات. قال يا أيها الملأ أيكم يأتيني بعرشها قبل أن يأتوني مسلمين. خەڵکێکی زۆر دانیشتو بوو لە مەجلیسی سولەیمانە، فەرمی کامتان ئەتوانن عەرشەکەی بەلقیس بێنن پێش ئەوەی خۆی بگاتە ئێرە تەسلیم ببێ. قال عفريت من الجن أنا آتيك به قبل أن تقوم من مقامك. یەکێک لە جنۆکەکان عفریتێکی جنی وتی من عەرشەکەی ئەهێنم پێش ئەوەی لە شوێنی خۆت هەڵسی، وإني عليه لقوي أمين. وتی من بەسەر ئەوەیە هەم بەدەسڵاتم و توانایە و هێزێکی تەواومەیە و هەم ئەیشی پارێزم، ئەمانەتێکی و دەستپاکیەکی تەواو ومتیایە. زۆر گرنگە خۆشەویستەکانم، ئەو دوو سیفەتە زۆر گرنگە. هەروەها پێغەمبەر یوسف کاتێک دێتە لای مەلیکی مصر و ئەو خەوەی بۆ تەفسیرەکە کە 7 ساڵی خۆشی بەڕێوەیە، دوایەوە 7 ساڵی گرانی دێتە سەرا، وتی چارە چییە، چی بکەین؟ لەوێ پێغەمبەر یوسف عەرزی مەسئلەیەکی کردە سەری مەلیکی مصرە لەو کاتە، پێی وت من بکە بە خازنی دەوڵەت، يعني رئيس وزراء ئێستا، اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم. بۆ تێپارێزم دەرتانەکەم لە مۆزعی کە تایە ئەبن. 7 ساڵە خۆشیەی کە لە پێشا دێ هەوڵ ئەدەم ئەو 7 ساڵەی ترتان بۆ وەکو بڵێ پینە بکەم و من بکە بە مەسئولی خەزائینی مصر، من حەفیظ و عەلیمم، یعنی پارێزەرم، شتەکان وەکو خۆی ئیدارە ئەکەم و علم و توانایەکی باشی شمێ لەو بوارە. چونکە جاری وا هەیە قووەت بە معنای علم دێ، یعنی لە هەندێک کاتە قووەت و هێز بە معنای ئەوەیە علمی تەواوی لەو بوارە هەیە. هەروەها حکایەت و بەسەرهاتی تالوتیش لە قورئانە کاتێ بەنی ئیسرائیل داوا لە پێغەمبەرەکانەکەن مەلیکێکیان بۆ دانا، خوای تەعالا ئەفەرمێت تالوت ئەبێ بە مەلیکی ئێوە. ئەوان شوتیان تالوت کابرایەکی فەقیر و هەژارە و چۆن ئەوە ببێتە بە مەلیک و پادشای ئێمە؟ خوای تەعالا فەرمووی کەسێکی شایستەیە
وزاده بسطة في العلم والجسم. خوای تعالى هم زانیاری و علمێکی باشی پێداوە، هەم قووەت و جسمێکی باشی پێداوە، شایستەی مەلیکایەتی و پاشایەتیە. دیارە قووەت لە هەندێک کاتە بە قووەتی جسم دێ، بە قووەتی ئیدارەی دەوڵەت دێ، بە قووەتی ئەوە دێ کە کابرا بە جورئەت بێ. لە هەندێک حاڵاتە قووەت بە معنای عەدالەت دێ لە بەینی خەڵکە، کەسێک ئەبێ بە کاربەدەستی خەڵک ئەبێ عادل بێ، ئەبێ فەرق و تەوافە لە بەینی خەڵکە نەکە. جاری واشەیە بە معنای ئەوەش دێ کە بتوانێت تەنفیزی ئەحکامەکان بکە، چونکە هەموو کەسێ ناتوانێت ئەحکام لە شوێن خۆیان جێبەجێ بکە. و جاری واشەیە بە معنای ئەمانە هەمووی دێ، یعنی کەسێکی بەتوانایە لە بواری عەسکەریە، کەسێکی بەتوانایە لە بواری عەدالەت و دادپەروەریە، و کەسێکی بە جورئەتیشە ئەتوانێت ئەحکامەکان جێبەجێ بکە. ئینسانێک کەسێ هەندێک لەم سیفاتانەی تایە، مەسەڵەن زۆر مەسەڵەن عادلە، بەڵام کاتێ دێتە مەسئلەی جێبەجێکردنی ئەحکام ناتوانێت ئەحکام جێبەجێ بکە. یعنی ئەگەر زەلامی لە بەردەستە ناتوانێت کەس بکاتە سجن و ئەسڵەن، یعنی عاتیفە و سۆزی بە شێوەیە کە زاڵ بۆتە سەر بڕێ مەسائیلی ترە. جار وایە کابرا دڵی بە جورئەتە بەڵام لەولاوە عادل نییە، جاری وا هەیە عادلە بەڵام قیادەیەکی عەسکەری تەواو نییە. جا ئەمانە لە هەر کەسێکا کۆ بێتەوە، ئەگەر هەر هەمووی ئەمانە کۆ بێتەوە بەڕاستی ئەو کەسە شایستەیە و ئەهلی قووەتە. ئەمانەتیش خۆشەویستەکانم زیاتر پەیوەستە بە ترس لەخوا، بە خەشیەتەوە، خەشیەت لەخوا، ترس لەخوا. ئەو کەسە ئەمینە کە لەخوا بترسێ و لە خەڵق نەترسێ، ئەو کەسە ئەمینە کە لەخوا بترسێ و لە خەڵق نەترسێ. ئایا چەندێک لە خەڵق وایە؟ یعنی خەڵق زۆرینەی لە خەڵق ئەترسن، لەخوا ناترسن. جا لەبەرەوە ئەبینی خوای تەعالی لە سوورەتی مائیدە ئایەتی 44 باسی ئەو کەسانەمان بۆکە کە ئەتوانن حکمی خوا جێبەجێ بکەن، ئەفەرمێ فەلا تەخشەو الناس وەخشەونی ولا تشتروا بآياتي ثمنا قليلا. لخلق ما ترسن، لمن بترسن آية بلغكاني خوا مفروشن بباريكي كم بدنيايكي هي تشوبوش. ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. أو كساني حكم بشريعتك إخوانا كان براسي أو أنا كافر كوابو زور جرنجة أو كسيك أبيت بكار بدس أم دو صفتي تيابي مرجنية أم دو صفة لا أو كسيك أبيت بكار بدس بكاملي أم دو صفة حملان قوة حملاني أمانة بكاملي هرج يعني تيابي. يعني كم إنسان يبتواني هرج تيابي يسبون من إمام عمر يكوري الخطاب هرج تيابو، عمر يكوري عبد العزيز هرج تيابو، بلام غيري أمانة نابي سيتوا خلقاني كبي هردو صفة كان بكاملي تيابي. زلامه زور بقوته زور بهيزة بس لاني أمانتك ضعيفة، حشر زور أمينة بس لاني قوتك ضعيفة. بويا زنان منوتي أنا بيويس كار بدست أمانة هلا بجيري. أجر مسألة دفاع بلولاتو لدينو لعقيدة وأمانة أو كاتت أبي كار بدست كسيدانا زور جربزبي زور عذابي لبر بوارا زور بهيز بي با أمانتك شي سطل سطنا بي. أجر مسائلي وزارتي دارائي بي مسألة قندلي بي أبي كسيكي أمين دانا با لايني جرأته قوته هيزي شي زور بهيز نبي. يعني لموضوع كتير بويا برسالة لإمامي أحمد كرت وتيان أجر دو أمير هبو بو غزة، دو أمير هبو بو غزة، يكي كان زور بهيز بو بلام دسباك نبو، يعني للاين مادية ولا لاين أخلاق ومثلا سطلة نبو إيمان دارة بهيزيشة، بس لو لاينو ضعيفة للاين أمانتك وضعيفة. يكي ترهبو زور بياوكي شاكا زور أمينة بس للايني هيزو قوته وزور بهيزنية كاميان لقل كاميان غزها بكين. فرموي كابراي فاجر أو يواتاوان بارا بلان بهيزة أو هيزة كيبو مسلمانانو مسألة فجور تاوانكشي بو خويتي زرر لخويدا بلام أم كابراي كصالحة صالح بونكي
زرر لمسلمان أدا يعني لا هنيك يعني لم موضوعه يعني صيركي صلاحكي بو خويتي بلان ضعيفيكي بو مسلمانان بوي لقل اوابن كبهيزو يعني لجهاده لكاتي روبونوي دجمنه لقل بهيزكا بن باتو زلاني امانتك شي ضعيف به او زور مهمه اما امام احمد وافرمي لبرو خوش يسكانم انساني ايماندار ابي استفاده بكات يعني تو بو خود بو جياني خود وبو داهاتوش يعني لوانه كاري بكير تجير دست لوانه ايش بكير تجير دست بتوانا استفاده لم قاعده بك بو جياني خود ومساله امانتيش خوش يسكانم انسان اگر امين به والله خوي معلوم نالي ثروت ساماني اوشي لجير دست باريز راوه به بلام انسان اگر امين نبي يكم كس كأي فوتيني خويا فوتيني دواء أو معلوم نالي أمجا ثروة ساماني أمجا أوشي لجر دسيا بأي فوتيني بابا مدتك دوريش مرجنية يعني بصال يعني بدو صال لأخيرا يعني فوتيني عالميك أي جرته ومن الله للسردمي من الله بو عبرات لدودي ميراد دابش كردنا باش داربوم الله بو پندو عبرات بو تاني باسكم لدابش كردني دو ميراتي دو خليفة باش داربوم درسي لي وربقرن يكي كان عمري كري عبد العزيز بو من تيايا بجدار بوم كاتي ميراتي كان دابش كرت عمري كري عبد العزيز خوتان ازان ملكا كيتشن قوربو زيال بسوبين سي دولتي استي ولاتي اسلام لجير حكم دصلاتي عمري كري عبد العزيز ابو ايران وعراق وسعوديه ويمن اوي كامرو بيوتر الشرق الاوسط حتى ارواتيش بملايا وبولايا وحتى لسر ولا خواري شوا اما هموي لجردسي عمري كري عبد العزيز ابو بس كاتي مرد ميراتي كي دكري هبو هر يكي كان 16 درهم 7 درهم كان بركوت لميراتي يعني درهم يعني او درهمي ك دداني دينار يك كاتي خوي امام ميراتي عمري كري عبد العزيز بو بلام الله دواي چند ساله بچاوي خوم بينيم يكي لكركاني عمري كري عبد العزيز 100 باری لپینا خواه آماده کرد بو غزا 100 بار هر اوی کوا میراتی کی 16 درهم بلام الله یکی تر لخلیفه عباسی کان کلایانی امانتی زور نبو الله بجدار بوم لدابش کردنی میراتی کیا الله گشت کری کی 600,000 دیناری برکوت لمیراتی بیری لب کروی یعنی دیناری آلتونی بلام بچاوی خۆم بینیم یەکێ لە کوڕەکانیم بینی لە بازاڕە دەستی پان کردو سواڵێ کرد دوای باوک مردنی باوکی دوای چەند ساڵێ پارەی حرام ئەوە مەسیرەکەیەتی پارەی حەڵاڵیش ئەوە مەسیرەکەیەتی جا با ئەمانەت بپارێزین بەڵکو خوای پەروەردگار ڕەحمان پێ بکە ڕەحم ماڵ و مناڵیشمان بکە یا ڕەبی خوایە بخاتە ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی ئەمانەت و هێزمان پێ ببەخشی لە کارەکانمانە یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی شفای نەخۆشەکانمان بدەی ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە دامەزرامان بکەی لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە ئەو نەخۆشەی کە داوای دوعای خێری لێکردین خوایە شفای بدە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە هەر مسلمانێک احتیاجیەکی هەیە مسلمانی وا هەیە هەلە کێشەیەکە بۆ مەسەلەی هاوسەرگیری یا ڕەبی خوایە بۆی ئاسان بکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە هەر مسلمانێک نەدارە و قەرزارە خوایە یا ربی بۆی ئاسان بکەی ڕزقی بەرفراوان بکەی یا رب العالمین کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری یا ربی خوایە یا ربی تەفریقە و دوورە بەرەکی لەم وڵاتە نەیەڵی یا رب العالمین ئامین ئامین